وەکو مریشک پلەی یەکەی بەدەستینایە لەسەر وەکو لەسەر ئاستی خۆی لەسەر مریشی ئێستا ئەو مریشکە هەتە ئێستا هیچ خاڵبەندیش نەکرێ بەڵام ئێمە وەکو مریشکێکی عنی ڕەسەنی کوردی دامانایە خاڵبەندیمان لۆدانایە لۆ نمونە دنووشی گەردەنی کلچی ناوپشتی لاقی ئەستوری لاقی و وەکو ماسەفات هەر یەکەو بە جۆری خۆیتی و بە خاڵبەندی خۆیتی چاوبرۆشی وەکو چاوبرەی تووڕەیەکەی دندووچی ئەستوری لاقی وەکو ناوپشتی و کلچی دەبیل و خوارەبی ئەو ماسفاتەکانی ئەو تەیرەیە ئێستامە وەکومەوە دەمانە ئەو تەیرەی بە هەموو دنیا پیشاندەی تایبەتمەندی ئەو تەیرەی ئەو تایبەتمەندی ئەو تەیرەی خینێکی پاکە بۆ چەند تقریبان بێم نزیکەی 56 ساڵش دەی وەکو کورد بەخێومان کردیا ئەو ڕەسەنە هەموو سەرۆکەکان دیاریەکەیان مریشکەکەیان ئەو تەیری ئەو وڵاتەیە بڕۆ هەموو سەرۆکان هەر یەکە و بە ئەوە چی خۆی یعنی دیارە گەورەکەیان تەیر بووە ئاژەڵ بووە ئەوەش ئێستا و کەرەبابە لەسەر ئاستی خۆی یەکەم بووە ئەو کەرەبابە پلەی یەکەمی بەدەستنیا لەسەر ئاستی کوردستان وەکو مواسەفاتەکانی دندووچی قەوسە و ئەستورە پۆپتەی لۆزەیە دندووکە بارە لاقەکانی ئەستورن دەفەی ڕانیتی چاوبرۆیتی وەکو ناو پشتیتی گەڵبی ناو پشتی کلچیتی خۆم وەکو عەبدوڕەزاق شێجا توانیم لە مریشک پلەی یەکەم بەدەست بینم لەسەر ئاستی هەموو کوردستان